پاش زیاتر لە مانگێک لە گیر خواردنیان لە ئەشکەوتەکانی باکووری تایلەند سەرنجام تەواوی ئەندامانی گروپێکی تۆپی پێی تایلەند کە ژمارەیان 12 منداڵ بوو لەلایەن تیمەکانی فریاکەوتنەوە ڕزگار کران. پاش ئەوەی لە 23 حوزەیرانی ئەم ساڵ گروپێکی تۆپی پێی منداڵانە لە تایلەند بۆ گەشت و کات بەسەربردن لەگەڵ ڕاهێنەرەکان ڕوویان لە ئەشکەوتەکانی باکووری وڵاتەکەیان کردبوو، بەهۆی بارانی زۆر و داتەپینەوە ئەشکەوتەکە پڕ دەبێت لە ئاو و ماوەی 10 ڕۆژ تیمەکە بێسەروشێن بوون. دۆزینەوەشیان لەلایەن 2 مەلەوانی بەریتانیەوە بووە، بە جۆرێک تەنها توانی بوویان وێنەیان بگرن و نەیان توانی بوو ژیانیان ڕزگار بکەن. ڕووداوەکە لەلایەن میدیا جیهانیەکانەوە بە وردی چاودێری دەکرا. ئاوچوونە نێو ئەشکەوتەکە بە درێژای نزیکەی کیلۆمەترێک و داتەپینی بربەستی گەورەی بەردەم تیمەکانی فریاکەوتن بوو لە ڕزگارکردنی گروپەکە. جگەلەوەش منداڵەکان و ڕاهێنەرەکان مەلەیان نەدەزانی. 2 مەلەوانە بەریتانیەکە باسییان لەوە کردبوو لە کاتی بینینیاندا منداڵەکان داوای خواردنیان کردووە چونکە ماوەی 10 ڕۆژ بوونانیان نەخواردبوو. هەر بۆیە دەست بەجێ و لە یەکەمین هەنگاودا تیمی مەلەوانی تایلەند خواردن و پێداویستی پزیشکی پێگەیاند و منداڵەکان لە مردن بەهۆی برسێتیەوە ڕزگاریان بوو. بەرپرسانی تایلەند ڕایانگەیاند هەر لە سەرەتای ڕووداوەکەوە پلانیان بۆ ڕزگارکردنی ژیانی منداڵەکان داناوە. سەرنجام ڕۆژی سێشەمە سەرکەوتنی پلانەکەیان ڕاگەیاند و سەرجەم ئەندامانی تیمەکە و ڕاهێنەرەکەشیان ڕزگار کران. لە پرۆسەی ڕزگارکردنی ئەو منداڵانە 1000 کەس بەشداری لەو هەڵمەتەدا کردبوو کە تیمێکی هاوبەشی ئەمریکی و چینی و میانمار بەشدار بوون. هاوکات لە ماوەی مانەوەیان لەناو ئەشکەوتەکەدا تەندروستی سەرجەم منداڵەکان باش بووە و ڕوبەڕووی هیچ زیانێک نەبوونەتەوە. بەڵام یەکێک لە کارمەندانی تیمی فریاگوزاری لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنیاندا گیانی لەدەستدا. ژمارەیەک ئەمبوڵانس لە نزیک ئەشکەوتەکە جێگیر کرابوون بۆ ئەوەی لە کاتی دەرهێنانی منداڵەکان بۆ بنکەی تەندروستی و پشکنینی پزیشکی بگوازرێنەوە. بە هیچ شێوەیەکیش ڕێگە نەدرا میدیاکان ساتەوەختی دەرهێنانی منداڵەکان ڕووماڵ بکەن. ڕاهێنەرە تەمان 25 ساڵەکەش لە نامەیەکدا داوای لێبوردنی لە دایک و باوکی منداڵەکان کردبوو، دڵنیایی ئەوەی دابوو کە منداڵەکان سەلامەتن و بەباشی ئاگای لێیانە. میدیا ناوخۆیەکانی تایلەند باسییان لەوە کردووە کە تا ئێستا ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە ئەو منداڵانە ببینێت بە کەسوکاریشیانەوە و سەرجەمیان لەژێر پشکنینێکی وردی پزیشکیدان. با بڕوای شارەزایانی دەرونی ئەم ڕووداوە کاریگەری دەرونی دەبێت لەسەر ئەو منداڵانە و هەمیشە لە یادیان دەمێنێتەوە. لە نوێترین هەواڵیشدا جانی ئینفانتینیۆ سەرۆکی فیفا بانگەشتی ئەو تیمەی تۆپی پێی تایلەندی کرد بۆ ئامادەبوون لە کۆتا یاری مۆندیال کەوا بڕیارە لە 15 ئەم مانگە لە مۆسکۆی پایتەختی ڕووسیا بەڕێوە بچێت.